سڵاتان لێبێ دوای تێپەڕبوونی 500 ساڵ بە سەرنووسینی شانۆنامەی ڕۆمیۆ و جوولێتی نووسەری گەورە شکسپیر کە دەقێکی تراژیدی ڕۆمانسیە بۆ جارێکی تر بە هەوڵی بەشی شانۆی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەر و تیپی شانۆی ئارارات و دامەزراوەی کەریمی عەلەکە و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات جارێکی تر ئەم شانۆیە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی نمایشکرا. یەکەم بەرنامەمان لەگەڵ ستافی ڕۆمیۆ و جوولێت دەبێت. بینەرمان بن. سڵاوتان لەبێ بەخێر بن. دکتۆر ئەمەیە پرسیار یەکەمم بۆ تۆ بێت. بۆ داستانی ڕۆمیۆ و جوولێت هێندە نەمرە بە تایبەت لەم سەردەمەیە. سەرەتا سوپاس بۆ ئەم بەرنامەیە، سوپاس بۆ بایەخپێدانی کەناڵی کورسات بەم ئیشەی ئێمە کە ڕۆڵی کورسات لە پێناساندنی شانۆنامە و نمایشی ڕۆمیۆ و جوولێت لە سلێمانیە ڕۆڵێکە بەرچاوە و لە ئێمە پێزانیمان بۆ هەیە و زۆر سوپاس بۆ کەناڵەکەتان. بۆ ڕۆمیۆ و جوولێت بۆ لە ئێستاە بۆ ئێمە بە هەموو خواست و ویست و ئارەزویەکەوە ئەم نمایشەمان هێنایە بەرهەم. لە ڕاستیە کە باس لە خۆشەویستی ئەەکەین وەک گرنگترین بەهای ژیان، وەک گرنگترین سۆز و هەست و خواستی ئینسان، خۆشەویستی تاجی سەری هەموو هەستەکانە. خۆشەویستی ئەو کیمیایەیە کە مرۆڤ ئەبەستێ بە یەکەوە و کە کۆمەڵگە بنیاتە ناو کە خێر دێتە کایەوە. ئەمە بەگشتی هونەر بەگشتی یعنی کە باز لە ئێستاتیکای هونەرەکەین جەختکردنە لەسەر خۆشەویستی، لەسەر جوانی، لەسەر حەقیقەت. یعنی ئەم سێ کۆڵەکەیە بنە کۆڵەکەی ئێستاتیکی هونەر: جوانی، خۆشەویستی، جوانی، حقیقت. شەکسپیر زۆر بایەخی بە خۆشەویستی داوە لە هەموو بەرامەکانیە، تەنیا ڕۆمیۆ و جوولێت نییە، لە هاملێتە خۆشەویستی هەیە، لە لیرا خۆشەویستی هەیە، لە ماکبێثا خۆشەویستی هەیە، هەروەها لە هەموو لە ئەو شانۆنامانەی کە لای ئێمە زۆر بەناوبانگ نین. یەکێ لەوانە بۆ نمونە سیمبلین کە شانۆنامەیەکی بەناوبانگی شەکسپیرە زۆر جەخت لەسەر خۆشەویستیەکە، بەڵام تاکە بەرهەمی کە تەرخانی کردبێت تەنیا و تەنیا بۆ خۆشەویستی ڕۆمیۆ و جوولێتە. ڕۆمیۆ و جوولێت ساڵی 1500 لە بینی ساڵی 1591 هەتا 95 هێناوێتە بەرهەم. هاتووازانەوە کاتە 500 ساڵی واتە کە بە مێژووی شانۆی ڕەتە بین کە دەقەکانی دوای شەکسپیرە خوێندنەوە. پێش خۆیشی هیچ شانۆگەریەک لە تێمای خۆشەویستی ناگاتە ئاستی ڕۆمیۆ و جوولێت. تا ئێستا هیچ نووسەرێکی شانۆیی لە باسی خۆشەویستیە تراژیدیای ڕۆمیۆ و جوولێتی نەبەزاندووە. ئەبێ سەحرەکەی چی بێ؟ سەحرەکەی لەوەیە هەمیشە هاوچەرخە، هەمیشە سەردەمیە، هەمیشە هەنووکەییە، هەمیشە بۆ ئێستا و بۆ ئێرەیە. یعنی شەکسپیر خۆی ئەمەی زانیوە، ئەیزانی کە ئەم بابەتانی کە یان نووسێ نەکتەنیا ڕۆمیۆ و جوولێت هەموو بابەتەکانی، بەڵام ڕۆمیۆ و جوولێت لە سەروی هەموویانەوە تا ئێستا لە مەسەلەی خۆشەویستیە لەو شانۆگەریانی کە دەربارەی دڵاری و هاوسۆزی و با بڵێن سۆزناری و خۆشەویستیان نووسراون، هیچی ڕۆمیۆ و جوولێتی چی لە تەکنیکە، چی لە تەکنیکی نووسین و چی لە دراما تۆرگی و چی لە قوڵی پەیامی ئینسانیە تا ئێستا ڕەت نەکراوە. ئەم هاوچەرخێتیە، ئەم هەنووکەییە وای لە ڕۆمیۆ و جوولێت کردووە کە بابەتەکانی شەکسپیر کە دایڕشتووە بۆ هەموو کاتێک بووە. تەماشاکە کێشەی نێوان بڵێن دایک و باوک و گەنج، ئێستاش هەمان کێشەمان هەیە کە گەنج ئەوێ بە خواست و ئارەزوی خۆی هاوسەرگیری بکە، با بڵێن بەرامبەرەکەی هەڵبژێرێ، لە هاوکات تەماشاکەین زۆر جار دایک و باوک ڕێگرن. شەکسپیر جەخت لەوە کە دایک و باوک هەندێک جار بێ ئەوەی بەخۆیان بزانن یا بەخۆشیان ئەزانن هەڕەشەی ئەوە لە منداڵەکانیانەکەن ئەگەر بە قسەی ئێمە نەکەی ئێمە هیچت بۆ دەرخان ناکەین، هیچ لەسەر سەرف ناکەین، کەواتە ئەو بەخێوکردنە
ئەو پارە سەرفکردنە لەسەر مناڵ ئەبێ بە کەرەستەیەک بۆ هەڕەشەکردن ئەنی ئەگە بە قسەمان نەکەی ئیتر ئەمە چیتر پشگیری ناکەن بە تایبەتی لە ڕووی داراییەوە ئەمجا با بڵێن کێشەی بنەماڵەیی ئێستاش ڕەنگە فۆرمەکەی جیاواز بێ زۆر جار مەسەلەن بۆ نمونە کوڕێک ئەوێ کچێک بێنێ بەڵام خێزانەکەی ئێمە لەو خێزانە نامانەیە لەگەڵ ئەو خێزانە تێکەڵبین ئەمجا لەبەر ڕەنگە لەسەر ئاسی چینایەتی بێ هەندێجار لەسەر ئاسی سیاسیە هەندێجار لەسەر ئاسی با بڵێن ناوبانگ و سمعەتە هەموو ئەمانە تەماشاکەی لە ناو ڕۆمیۆ و جولیێت بە شێوەیەکی زۆر جوان زۆر هاوچەرخانە باسی لێوە کردووە شەکسپیر هەموو ئەو پرسیارانەی خستە ڕوو کە ئەمڕۆ ئێمە لەم سەردەمەیە بەدەستەوە ناڵێنین ئەمجا ئێمە هەندێک جار وا ئەزانین ئەمە تەنیا بۆ کۆمەڵگەی کورد وایە نەخێر ئەوەندەی ڕۆمیۆ و جولیێت لە شانۆکانی ئەوروپا پێشکەش ئەکرێت ئەوەندە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست با بڵێن هێشتا ئەوەندە پێشکەش ناکرێت کەواتە ئەم کێشانە تەنانەت لە ئەوروپایشە ئێستا هەر هەن شەکسپیر خۆی زۆر لەوەیە با بڵێن بە ئاگا بووە کە شانۆنامەکانی ئەمێننەوە بۆ سەردەمانێکی زۆر نمونەیەکمانەیە لە یۆلیۆس سیزەر کە پێڵەن یۆلیۆس قەیسەر کە با بڵێن پلانگێڕەکان قەیسەرە کوژن بەدیار سەرەوە وەستاون شمشێرەکانیان خەنجەرەکانیان سوورە لە خوێن ئەلێوێ چەند وشەیەک ئەڵێن کاسوێس ئەڵێ داخوا ئەم دیمەنە چەند جار لە مێژووە دووبارە ئەبێتەوە نەک لەسەر شانۆ بگرە لە حەقیقەتە لە واقعە ئەوی تریان ئەڵێ لە لای ئەو میلەتانەی کە هێشتا لەدایک نەبوون تەماشاکە لەلای ئەو میلەتانەی کە هێشتا لەدایک نەبوون و بەو زمانانەی کە هێشتا نەخەمڵیون شەکسپیر زانیویەتی دوای خۆی ئەم بابەتانە هەمووی نەمرەمێننەوە لە ئەو زمانانەی کە هێشتا نەهاتونێتە گۆ کە هێشتا نەخەمڵیون بۆیە هەر بابەتێک شەکسپیر ئیشی لەسەر کردبێ هەمیشە نەمر بووە شانۆنامەی ڕیچاردی سێم لەسەر دیکتاتۆریەتە تا ئێستا هیچ شانۆنامەیەک نەهاتووە با بڵێن هیچ شانۆنووسێک نەهاتووە لە شانۆنامەیەکە باسی دیکتاتۆریەت بکە لە شەکسپیر لە ڕیچاردی سێم چاکتر بۆیە ینی هەم شەکسپیر فەیلسوف بووە پیرمەند بووە شاعیر بووە نووسەر بووە ئەدیب بووە سۆسیۆلۆژ بووە ئەنترۆپۆلۆژ بووە سیاسەتمەدار بووە هەموو ئەمانەی زانیوە تەنانەت باسی زمانی جەستە ئەکا تەنانەت لە زمانی جەستەیە لە شانۆنامەکانی دیکەیشە نەتەنیا لە ڕۆمیۆ و جولیێت ئێستا ئەوانەی کە باس لە زمانی جەستەکەن زۆر جا بەنابەنە بەر شانۆنامەکانی شەکسپیر سپاس مامۆستا هێرۆ لەم شانۆیەدا ئەکرد زیاتر لە ئەکتەرانی تر قورستر بوو هەم وەک چاودێرێک بووی یاریدەدەری دەرهێنەر هەم وەک ئەکتەریش بووی جارێکی تر پێویستە بۆ بوو یەکێک چاودێری تۆ بکات ئەمە بۆ تۆ چەند قورس بوو و بۆ مامۆستا هێرۆ کامیان چێژ بەخشە یاریدەری دەرهێنەر ئەزمونێکی تازە بوو و ئەزمونێکی زۆر بە چێژ و زۆر بە سوود بوو چونکە کاتێکە تۆ یاریدەداری دکتۆر فازڵ جافەبی کە هەر لە ڕووی ئەزمون و هەر لە ڕووی زانستی و ئەکادیمیەوە بەڕاستی یعنی شتێکی زۆر سوودبەخشە بۆ هەر کەسێکی ئەکتەر یا بواری شانۆ کە ئیشی لەگەڵ بکات ترسم نەبوو لەو ئەزمونەیە لەو تەجروبەیە لەبەرەوەی زیاتر بۆ ئەوە چوو بوومە ناو پرۆسەکەەوە بۆی هەم ئەزمون زیاتر ببێت و هەم چێژی ببینم لەوەی کە لەگەڵ دکتۆر فازڵە ئیشکەم وەکو یاریدەری دەرهێنەر کاتێ ئیتر وەکو ئەکتەریش ئەکیت خۆی لە ئەسڵا دایمەن هەمومان کە حەزا ڕاستەخینەکەمان شتێک بێ دوایی ئەکی چێژەکە زیاتر لەوە ئەبینی کە کاتێکو ئەکتەریش لە ناو ئیشەکەیا بووم هەمان شت ئەو ستایلی دکتۆر فازڵ کە کاتێک لەسەر ستێج بەردەستەی ئەکات و منیش وەکو ئەکتەر چونکە من ممکنە گەرەکو یاریدەدەر دایمە کە دانیشت بێتم لایەوە من بە تیۆری شتەکانم ئەوت بەس من خۆم بە پراکتیک ئەو بەردەستەیەم نائەدی کە چۆن لەدایکە بێت ئەو جۆرە ستایلە لە نواندنا بۆیە زۆر سوود بەخش بوو بۆم زۆر خۆش بوو یعنی حتا وەکو ئەکتەریش
چێژێکی تازە بوو بۆ من کە ئەو وەکو ئەکتەر ئیشم کرد لەم نمایشە ئیشەکە خۆی یعنی بەڕاستی دەقەکە خۆی زۆر جوانە و بێگومان کاتێک کە تۆ ببینیت ئەگەر ڕۆڵێکی با بڵێن یعنی من زۆر جار ئەبینم لە ئیشەکانی شکسپیرە شتێک نیە نای ڕۆڵی سەرەکی بێت یعنی تەنانەت ئەگەر ڕۆڵێکی بچووکی شتیا هەبێ ئەکید زۆر سوود بەخشە و زۆر جوانە بۆیە شکسپیر خستێتە ناو ئەو ئیشەوە بۆیە ئەگە کاتە تۆ ئەکتەرێکی جوان تێگەشتی بێتی لە مانای ئەکتەری و ئاکتینگ یعنی بیرەکەیتەوە ئەو ڕۆڵە لەویا ئەکی چێژی خۆی ئەبێ سوودی خۆی ئەبێ جوانی خۆی ئەبێ بۆ بینەر من یعنی بەڕاستی ئەم تەجروبەی هەمووی پڕچێژ بوو چووەکو یاریدەدەر بوو چووەکو ئەکتەر قورس بوو ئەکید زۆر بەڵام خۆش بوو زۆر سوود بەخش بوو. سپاس کاک هونەر نواندن لەم شاکارە کلاسیکیانەیە تا چەند ماندووی کردووی و ئایا ماندووبوونی هەبوو بۆ تۆ کامی چێش بەخشە کار بکەی لە شاکارێکی کلاسیکیە یان کارکەی لە شاکارێکی نەگەریە؟ سپاس بۆ ئەم بەرنامەیە. من پێویست ناکە باسی ئەزمموی بکەم ئەزمون زۆرە لە مناڵێ بەڵام یەکەم ئەزمونە بەرێکەوەم کە بەڕاستی لە کاتی پرۆڤا زۆر جار تووشی کێشا بووم لەگەڵ دکتۆرە بۆ یەکەم بەرکەوتن لەگەڵ دکتۆرە ئەمجا یەکەم بەرکەوتنە لە بۆ منهەجی بایۆمیکانیکی مایرهۆڵ بەڕاستی قورسە بەڵام کە ئەگەی بەوەی کە خۆتە ئەتەوێت زۆر چێژ بەخشە ئەزمونێکی تازە بوو بۆ من لێرەوە زۆر سپاسی دکتۆرەکەم سەرەتایش کە پیانوتم بۆ ئەم ئیشە کە بەشدار بن نەمزانی کارکتەرەکەم چییە وتم ئەگەر قبوڵم کەنوەکو خوێندکارێک دانشم لەسەر کورسێک ئەم دوو سێ مانگە بەس گوێ لە دکتۆر بگرم وەکو قوتابخانەیەکە بۆ من زۆر سپاسێکم ئەو سوودە نەک بۆ من بۆ هەر هەمومان بوو. ئەچمە لای ڕۆمیۆ. چیوا لە ئەکتەرەکەت کە زیاتر بەرجەستەبوونی هەبێت لەسەر تەختی شانۆ دەرهێنەر یان دەق یان ئەکتەری بەرامبەر یان ئەو هۆڵی کە تیایت؟ ڕاستیەکەی پرۆسی نواندن لەسەر شانۆ بە تایبەت وەک بڵی پاکێجەکە پێک دێت لە دەرهێنەر لە داق لە بنیادی داق لە بنیادی کارکتەر و کارکتەر سازی و تا وردەکاریەکانی دواتر بەگشتی لەم کاری کاکفازی جافە ئەوەندەی کە سەرقاڵی بەرجەستەکردنی ئەو میتۆدەی ئەو بووین لە ڕووی نواندنەوە کە میتۆدەکەی بریتی بوو لەوەی هەمیشە پێوتین بۆ هەر وشەیەک پێویستە جوڵەیەک ئامادەی هەبێ بووی هێزی بەوە بڵی مانە بەرهەمهێنان زیاتر بێت لە باڵێن لەو دیمەنە کە ڕۆڵی تیاجێڕی لە پاڵ ئەوەیە بنیادی دەقی ڕۆمیۆ جوولێتی شکسپیر بە تایبەت لە ناو کارکتەری ڕۆمیۆ خۆی وەک بڵی خۆی لە سێ ڕەهەندا دۆزێتەوە ڕەهەندێکیان هەڵبەت لە سەبنەمای دیالۆگەکان ڕەهەندێکیانەوەی کە بۆ بینەرە ڕەهەندێکیان بۆ کارکتەرەکە خۆیەتی ڕەهەندێکیان بۆ کارکتەری ئەوی ترەکە لەگەڵ دیالۆگەکەی جاڕاستی قورسی ئەم چەند میتۆدە بەیەکەوە بۆ گوتم وەکو پاکێجەوە ئەوەیە کە نابێ هەڵی تیا بکەی لەوەی کە هەڵەت تیا کرد ئیتر کۆی دیمەنەکانی تر بە هەڵە بەڕێە بێت بۆیە بە بڕای من ئەم کارە یەکێک بووە لە قورسترین کارەکانم کە لە شانۆیە کارم تیا کردبێ و مەودای درێژی با بڵین نەفەس درێژی شەکە زۆرەکە ساعتێک و 40 دقەیە و بەڕاستی بۆ من ئەزمونێکی زۆر تایبەت بووم کارە. جوولێت ئەمێ بپرسم دنیابینی تۆ لەگەڵ دەرهێنەر فازڵ جافە تا چەند جیاواز بوو؟ ئێمە لەم 1-2 ساڵەی دواترە تێشوو لە زۆربەی نمایشە شانۆیەکانە بینی بۆ تۆ جیاوازی چی بوو؟ سەرتا بەخێر هاتنتانەکەم بێگومان خۆی کارکردن لە دەقی شکسپیرە جیاوازە لەوەی کە کارکوی لە هەر دەقێکی ترە
و کارکردن لەگەڵ دکتۆر فازڵ جافا و جیاوازە لەوەی کارکردی لەگەڵ هەر دەرهێنەرێکی ترە من کاتێ هاتمەناوم نمایشەوە و چوینە پرۆڤەوە و کاتێک نمایشیشمان کرد بگومان بەردەوام بیرم لەوە کردەوە کە ئەم کارم جیاوازی چییە لە ناو کارەکانی ترمەکە کردومە طبعاً تایبەترین شت لەم نمایشەیە کە کردم بەکارهێنانی جەستە و بەکارهێنانی جوڵەی زۆر بوو کاتە من بیر لە ئیشەکانی ترمەکەمەوە زۆر بەدەگمەن هەبووە کاتێ کە دیالۆگێ بڵێم لەگەڵ دیالۆگەکە مانایەکی هەبێ بە جوڵە بەڵام لەم کارایوانە بوو زۆر جیاوازبانی هەر جوڵەیە کە ئەمان کرد بۆ مانایەک ئەمان کرد و ئێمەش لەسەر ئەو میتۆدەی مایرهۆڵ کە ئیشمانە کرد بێگومان زۆر جیاواز بوو و هەر کارەکتەری جولیێت بۆ من چۆنڵێ لەگەڵ خۆمان مێژوویەکی هەیە کاتێک تەمەنم 14 ساڵ بوو بۆ یەکەم جار یەکەم دەقیشانەیە کە خوێنمەوە ڕۆمیۆ جولیێت بوو و کاتێک براکەم هەرسینی برام لە پەیمانگا وەرگیرە هەن کاتێک لە پەیمانگا مەشەد ئەەکەیت کە هاتوانێ و ڕۆڵی ڕۆمی هەبوومە ڕۆڵی جولیێت مەرەگرت و کاتێ تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانم کرد یەکێ لەو کارکتارانی کە هەڵم بژات بۆ وەرگیرم لە پەیمانگا ڕۆڵی جولیێت بوو و بەردەوام شتێک لەناوە پێی ئەوتم کە ڕۆژێک ئەم کارکتەرە بەرجەستاکەی تقریبا مەبزانم 9 ساڵی خاندووە نزیکی 9 ساڵە بێت کە لە کۆتاییە پێگەشتم پیرۆزداوی لە یەکەم هینێکە هەبوو پێشینەیەکە هەبووە شبان پێ وایە زیرەکی دەستکرد و بواری تەکنەلۆژیا دەست لە نواندن و شانۆش وەربات و گۆڕانکاری بەسەردا بکات سەرەتا سپاس بۆم بەرنمەیە من پێم وایە ئەکتەر بەتەنها شانۆ بەتەنها پشت بە ئەکتەرە بەستێت زۆرن ئەو منەزڕێک هەبوو کە هەوڵیا لە ڕێگەی بووکەڵا یا خۆت لە ڕێگەی چەند ئەدات و مادەیەک و ماتریاڵێکی ترەوە نمایش پێشکەش بکات شانۆیی پێشکەش بکات نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ بۆیە ئەمە گەڕێتەوە بۆی کە بڵین یاخود دەتوانین بڵین شانۆ تەنها پێویستی بەو جەستە زیندوەیە بۆ ئەوەی کە پەیام بگەێنێت من دکتۆر کە پیانوتم ئیشی ڕۆمیۆ جولیێتەکە ڕاستە خۆتم هەر کارکتەرێک دکتۆر فازل پێم بەخشێ من بەرجەستەیەکەم ئەگەر چی ئەکتەر گرنگە بزانێ ئەو کارکتەری کە پێ بەخشرێت چییە بۆی کە بزانێ خوێندنەوەی هەبێ لەسەری بەڵام من خۆم ئامادەکرد بۆی کە هەر کارکتەرێک دکتۆر پێم بەخشێت بەرجەستەی بکەم ئەمە پیاڵدان نییە بەڵام دکتۆر لە زانکۆی سەلاحەدین مامۆستان بووە دکتۆرم بۆ محاضرەی پێوتوم ئەزانم چی پێیە ئەزانم ئاستی معریفیم پیاوە چۆنە ئەزانم ئەکتەر چۆنە بینێ ئەزانم چۆن ئیدارەی ئەکتەرەکە لەبەرەوەی کە ئەزمونێکی باشیە لە ئیدارەکردنی ئەکتەر بۆ یەکە پیانوتم زۆر بە حرسێکی باش و بە دڵخۆشیەکە و لە هەمان کاتا قەلەقی و دڵڕاوکێ و ترسم تیابوو لەبەرەوەی کە ئەزانم دەقەکە یان لە دەرهێنارەکە یان لە کارەکە دڵڕاوکێ و قەلق لەوەی کە ئایا من ئەتوانم ئەو کارکتەرە بەرجەستە بکەم بەو دنیا بینی دکتۆر ئایا ئەتوانم ئەو کارکتەرە بەرجەستە بکەم بۆی کە دکتۆر پێی ڕازیە و لە خەیاڵی خۆیان بنیادی ناوە بۆیە دکتۆر شەوان ئەوە لە دکتۆر پرسان ئۆکەی بۆیە دکتۆر چەند زانیاریکی گرنگی پێوتم هەنێشەوە بۆ ڕۆشتین دانیشتین معلوماتی وردی ئەیان کە من زۆر ئیشم لەسەر کرد و من توانیم بۆ کارکتەرەکەی خۆم سکرپتێک دروست بکەم بۆی کە بزانم چییە چۆنە باڵا تەمەەن هەموو شتەکانم نووسی و سکرپتێکی باشم دروست کرد و توانیم لە ڕووی ئەو سکرپتەوە بزانم چیەکەم لەسەر تەختی شانۆ دکتۆرگیان گێرانەوە نمایشکردنی ئەم دەقەشانویە مەزنە بە زمانێکی دیکە لە بەهاڕەسەنەکەی کەم ناکاتەوە ئەگەر دقەتی ئەو ئامادەکردنە بدەن یانەوەی کە بۆ ڕۆمیۆ جولیێت ئەو کە پێوتێت دراماتۆرگی بە حقیقەت من زۆر ماندوو بووم لەگەڵ ئەو دەقە ئەتوانم بڵێم بە ئەندازەی ئەوەی کە چەند لە دەرهێنانە ماندوو بووم ئەوەندە پێش دەستپێک ئەوەندە لەگەڵ دەقەکە ماندوو بووم ئەمە ڕۆژە بیرم لێ ینی ئەکتەرەکانیان دکتۆرکەی دەقلێنی کوا لەکوێ تێکسەکە لەکوێ شانۆنامەکە لەکوێ تا پرۆڤەتان دەست پێ کرد و دەق نەبوو بازم تا ماوەیەکی زۆر دەق نەبوو ینی بۆ چکە نەمەتوانی ینی بگەمە ئەو دەرئەنجامی کە دەقەکە تەواو جێی خۆی گرتووە و من بە شێوەیەک ئامادەم کردووە خیانەتم لە دەقەکەی شەکسپیر نەکردووە یا خیانەتم لە شەکسپیر خۆی نەکردووە تەنانەت چەند بۆ ماوەیەکیش دوایی
ینی لە پرۆڤەکانە هەر دەستکاریمە کرد ینی چەند دیمەنێکم دەستکاریە کرد بەنسبەت بنەوە دوو خاڵ زۆر گرنگە لە ئامادەکردن و لە ئیشی دراماتۆرگی و لە ڕاوەکردن و لە شیکردنەوە و شیکردنەوەی دقەکەی هەر دقێک نەک ئەمە بەتەنیا یەکەم بە هیچ شێوەیەک نامەوێت خیانەت لە نووسەرەکە بکەم ئەمە زۆر گرنگە دوو نامەوێت بە هیچ شێوەیەک ئەو دقە بزرکێن موسەقەتی بکەم و یا با بڵێم وەکو بە عەرەبی تەشویهی بکەم نابوتی بکەم بۆ بە ئەندازەیەک بیگونجێنم بۆ ئەو شتێک کە ئەو دیدگایی کە لە مێشکی خۆمە هەیە وەک دەرێنەر من نەزانم دەرێنەری زۆرم دیوە دەقوا ئامادەکە بۆ ئەو شێوازە دەرهێنانەی کە لە مێشکی خۆی هەیەی و ئەوەش بە گونا حەزانم من یعنی لەو حاڵەتە خیانەتەکەی لە پەیام و لە مەسجی نووسەر من بە هیچ نوعە لەگەڵ ئەویان نیم خیانەت لە پەیام و مەسجی شاوەنامەکە بکەم چونکە لە بنەڕەتە ئێمە کە دەقێک هەڵێ بژێرین لەبەر پەیام و مەسجەکەی لەبەر ئەم دەقەوا ئەڵێ بۆیە پێمان باشە بۆیە ینی هەڵێ بژێرن ئەمجا بەداخەوە لای زۆر دەرهێنەری بینم ئەو نابودکردنە ئەبینم من زۆر حەزەر بووم لەوەی کە تووشی ینی هەڵەیەکی وانە بووم بۆیە دقەکە چی بە ئەنگلیزی چی بە سویدی چی بە عەرەبی بەردەوام هەر سێ دقەکە لەناو جانتاکەمە یعنی بەداوام بەتایبەت لە تەرجەمەکردنە ئایا ئەم ڕستەیە چۆن ئەگوترێت بە عەرەبەکان چۆن ئەیڵێن ئەی سویدیەکان چۆن ئەیڵێن ئەی ئێمە بە کوردی چۆن بێڵێ من زۆر با بڵێم جۆرە چی بڵێم حساسیەتێکم هەیە لە ئامادەکردنی لە ڕفتارکردن لەگەڵ وشەیە بەتایبەت وشە لای شەکسپیر زۆر گرنگە پیرۆزە لە هەملێتە ینی لە هەملێتە خۆ لەو دیمەنەی کە پۆلۆنیاس لە هەملێت ئەپرسێ و هەملێت دێتە زۆر کتێبێکی بەدەسەوە ئەخوێنێ ئەڵێ what are you reading my lord ئەڵێ words چی خوێنیتەوە گەورم وشە بۆیە وشە لای ئەو زۆر گرنگە بە کورتەکەی ئەوەی کە بەلای منەوە گرنگ بوو لە ئامادەکردنەکە ئەوەیە دووشت بپارێزم یەک ستراکچەر و بڵێن پێکهاتەی دەقەکە کە دیمەنە سەرەکیەکانی بەتایبەت نەکەم بە قوربانی ئەوەی کە لە دەرهێنانە چۆن نەبێ و چۆن نابێت نەخێر وەکو خۆی ئەوانەی کە زۆر جەوهرین تایە ماونەتەوە هەندێک شت هەیە ئەکرێ بڵێیت بە پێی سەردەم دەستکاری بکەیت ئەوە ئێستا بەتایبەت پاش پێیابوونی دەرهێنەر کە بڵێن ڕەنگە بگەڕێتەوە بۆ 120 ساڵ بەر لە ئێستا ڕفتارکردن لەگەڵ دەق گۆڕاجاران دەرێنەر نەبوو نووسەر خۆی دەرێنەری هیچەکانی خۆی بوو بەڵام کە دەرێنەر پێیا بوو کەواتە یەک دیدگایی نەما جاران بەس دیدگای نووسەر بوو کە خۆشی مخرج بوو بەس ئێستا هەمان هەمان دەق لەلایەن سەدان دەرێنەرەوە پێشکەشەکرێ بە دیدگای جیاواز بە شرۆڤەکردنی جیاوازەوە بە جیهانبینی جیاوازەوە ئەمە بۆ من لە مەسەلەی شەکسپیرە دوو حاڵەتێ زۆر گرنگە لە دەقی ڕۆمیۆ و جولیێت لایەنی خۆشەویستی کە زۆر گرنگە جەختی لەسەر بکرێ و تا ئەندازەی ڕۆمانسیەتیش لایەنی دووەمیان کە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی با بڵێن نێوان دوو بنەماڵەیە ئەم دوو هێڵە لەم ئامادەکردنەی ئێمە زۆر با بڵێن بەڕوونی دیارە دوو زنجیرەی کردارەکان ئەوەی کە ستانسلافسکی پێڵێ زنجیرەی کردارەکان وەکو ئەوەی شەکسپیر خۆی ماوەتەوە ئەمجا ئێمە هاتوونە سەرەوەی نمایشەکەمان ساعتێک و 40 دقەیە خۆشبەختانە لەم ڕۆژانەی کە لەو 11 ڕۆژەی کە ئێمە نمایشمان کردووە 10 ڕۆژی ڕۆیشتووە هەمیشە من تەماشای دانیشتم ئاگداری بینەر بوو ئایا بینەر چۆن ئەم کارەی ئێمە وەرەگرێ چۆن ڕفتار لەگەڵ ئەکتەرەکانەکە چۆن ئەو ئەکتەرانە توانیانە سەرنجی ئەو سەرنج و هەست و هۆش و نەستیشیان ڕاکێشە بەلای خۆیان ئەمە بۆ من دەوڵەتی پێوەرە لە سەرکەوتنی دەقەکە سەرکەوتنی دەرێنانەکە و ئەدای ئەکتەرەکان کە خۆشبەختانە بۆ من یعنی ئەدای ئەکتەرەکان
شێوازێکە شێوازێکە کە زۆر دڵی خۆش کردو بە حقیقت و من زۆر سوپاسیانەکەم سوپاسی یاریکاریان سوپاسی داهێنانیان سوپاسی ئەو بڵێن ئەو ویستە بە قوتیان ئارەزووە بەهێزان بۆ ئیشکردن یەک خاڵیکە هەبوو کە ئاماژیان پێدا لە مەسلەی کارکتەری وابزانام مامۆستا هێرۆ ئاماژەی پێدا کارکتەری بچووک و گەورە بەڕاستی لای شێکسپیر نییە ئێمە لەمەیە لە کاستینە تۆزێ تووشی کێشە بووین ینی داوامان لە هەندێک ئەکتەر ئەکرد کە پێشتر بە میانە گوت زۆر حەزەکەین کار لەگەڵ بکەین تەماشایمە کرد ئەیان گوت حەزەکەین بەڵام دیالۆگەکانمان کەمن ئەمە بە تایبەت بۆ شێکسپیر باش نییە بۆ چونکە پیتەر بروک یەک قسە هەیە زۆر جوانە نەشانامەیەکی شێکسپیری وابزانام مەلیک جۆنە ئەڵێ لە مەلیک بچووکترین کارکتەری شێکسپیر لە مەلیک جۆنە یەک ڕستەیە یەک ڕستەیە ئەڵێ ئەکتەرێک ئەگەر زیرەک بێ ئەم کارکتەرە بەرجەستە بکە لە ڕاستیە ئەم کارکتەرە بەو ڕستەیە سیڤەکەی خۆی لەگەڵ خۆیان هەڵگرتووە سیڤی خۆی یعنی تر ئەبێتەوە ئەو یەک ڕستەیە دراسی بکەیت شی بکەیتەوە تقوڵ بیتەوە تایە ئەم ئەتوانی نواندنی خۆت بە نواندنی خۆت بەهرە و توانایی خۆت بسەلمێنیت مامۆستا هێرۆ کۆمەڵێ ئەکتەری زۆر جیاواز لە تەمەن و ئەزمون چۆن ویان کردبوو کە بڕۆنە ناو ڕۆحی کارەکتەر و بڕۆنە ناو ڕۆحی بینەرەوە قرس بوو ئەو بەڕاستی چونکە ئێمە یعنی ئەکتەرمان تیابوو یعنی هەرزەکارە هێشتا بیدایەتی تازە یعنی بەر هەمووی ساڵە 2 ساڵ نابێت لە ناو پەیمانگایە و ئەکیت ئەو ئەمرە هەم جارێک لە هەرزەکاریایە ئەو وعیەی نییە و ئەزمموی نییە و خوێنەرێکیشی ئەو نشی نەخوێنیەوە قرس بوو تۆزێ ئاسان نەبوو لەگەڵ یا بیهێنین بۆ ئاستێک لەگەڵ مجموعەیە کەسی ترە کە ئەزممویان هەیە و ئیشێکی شکسپیری کە خۆش شکسپیر بەش بە حاڵی خۆی هەمیشە دقەکانی دەقێکی فەلسەفین و دەقێکی وەکو دکتۆری ژووتی یعنی فعلەن یعنی هاوچەر خەمێنێتەوە لەبەرەوەی ئەو سحرەی کە فعلەن بابەتەکان دایما قەت کۆن نابن بابەتەکان هەمیشە دوای چەندەها ساڵی تر هەر ئەمێنێتەوە هەم زیندون بەرزیان کەینە بۆ ئەو ئاستی کە بتوانن ئەو ڕۆڵە یعنی وەکو دکتۆریش دیسانوتەوە منیش وتم من هیچ ڕۆڵێک لە ئیشێکی شکسپیرە بچووک نایبینم ئەبێ ئەو ڕۆڵە ئەکیت بۆ عدێکی ئیجتیماعی هەیە و نەفسی هەیە و کۆمەڵایەتی هەیە ئەو هەرزەکارەش بێت تێبگاڵی جاروبار یعنی لەوانەیە لە ساسە شتێ نەگاڵی بەس ئیشکردنی ورد لەگەڵیانە و هەوڵدان کە ئەوەی کە هەتا ڕادێک بتوانە پرفکت بێت لە یینەکە چکە ئەسڵەن ئەو لە تەمەنێکا پرفکتی تۆزە زەحمەتە بۆ ئەو ینی ئەو ئیتر مەشغوڵی ئەو عمری خۆیت بۆیە کە هاتەنا ئەم دنیاەوە و سێری کرد مەجموعەیە خەڵکەن کە بەڕاستی ئیشەکە قورسەمە ئیشێکی ئاسانی مەسەرەن پەیمانگانیە یا ئەتوانێت زۆر تۆزە بە ئیسراحەتەوە ئیشکە نە هەموو شتێ وردە و مەزبوطە تۆزە من و دکتۆر لەو هینەیە دکتۆرەوێت من کەسە فلکسیبڵەکەم تۆ تم و تیژەکەی کە وەرینانەکەیتەوە چونکە هەموو دکتۆر پێویستە چونکە ئێمە مەجموعەیەکمان لەگەڵ هەشتا هەرزەکارە بێت تۆزە تونبی لەگەڵیان بۆی ئەو وعیی تۆزە لا دروست بێ کە ڕۆڵەکەی ئاسان نییە وە نەزانێ ڕۆڵێکی لاوەکیە بۆیە قورس نەبوو خۆش بوو ئەوەش تێش بەخش بوو بۆ من بەڕاستی و سەرکەوتوو بوون لەخوا بە زیادە هەمویان تا چەند تازەگەری فۆرمی نوێ لە کارەکەدا بەکار هاتبوو بگرە بڵێن لە ساسە فۆرمێکی زۆر تازە و جیاواز بوو بۆ من سپاسی دکتۆر و سپاسی دیزاینەری جلوبەرگ و مامۆستا ئەڤینەکەم کە بەڕاستی جلوبەرگێکی دیزاین کرد زۆر تایبەت بوو بە کارکتەرەکە هەروە شێوازی ئەداکردنی ئەم کارکتەرە زۆر قورس بوو لە سەرەتاوە تا وردەوردە بە ڕێنمایی دکتۆر تا گەیشتین بەوەی قەنەعەتی پێکردی ئەمایان باشە ئەوەی کە ئێستا لە نمایشەی بینیتر نازانم بینەرفی باشەیانە ڕۆمی و لەم سەردەمەدا
دنیا بە خێرایی تێدەپەڕێت بۆ گۆڕانکاری بەسەریەت پێدوانیە ئێوەی ئەکتەر گۆڕانکاریتان بەسەرا بێت ڕاستی پرسیارێکی قورسە خۆی لە ڕاستیە وەزانمە و پرسیارە سەرەتا لە کاکشڤان کرد ژیری دەست کرد ئای بە جۆرە لە جۆرەکان بووە گرفتێکی گەورە بۆ منە لە هۆلیوود کە ساڵی پێما بێ پار بوو یان ئەم ساڵ بوو کە ئەکتەرەکان مانیان گرت ینی بەبێ ئامادەبوونی خوان تەماشای خوانیان نەکرد لە ناو فیلمێکا بەشداریەکەن بەڵام بە بڕوای من لە شانۆیە بەبێ ئامادەیی ئەکتەر خودی خۆی ئاستەمە ئەگەر سەدان جۆر لە تەکنەلۆجیا دروست بێت ناتوانێت و فەراغا پڕکاتەوە کە بریتێ لە ئەکتەر لەبەرەوەی ئەوەی ئەکتەر بەرهەمێنێ بە تەنها دەربڕینی دیالۆگێک نییە یان جۆرێک لە ئاماژەی جەستەی نییە بەقەدەوەی کە بەخشینی هەست و سۆز و احساسە کە ئەو خاوەنیەتی و باڵێن بە ڕێڕەوێک لە ئەزمون پێیەگات و پێم وە زۆر ئاسان نییە ئەو جۆرە لە پێشکەوتن کە ئەکتەر وەلا بنێ لە شانۆ بۆ سینەما جارێکی تر بۆ شانۆ ئەتەوێت چی بکەیت ئۆکێ پرسیارێکی قورسە تەبان خۆم پەیمانگەی هونەرە جوانەکانم تەواو کردووە هەڵبژاردننی سینەما شتێکی زۆر لەپڕ بوو ینی ئەوە نەبوو پێشتر بڵێم خۆمی بۆ حەزکە ئەسڵەن کاتێکە لە ماحەت بووم ئەمود ناناشمە سینەما بەڵام ویستم بەردەوام بم لە خوێندن و کاتێ سێری زانکۆکانم کەسەی بەشەکانم کرد هەستم کرد نزیکترین بەش کە تیا بم و بەمێتیا بمێنەوانە سینەمایە بۆی بڕایمان بچمە سینەما وەکی لە سینەما و ئێستا خەرکی شانۆ کەشتم بەڵام ئەتوانم هەردووکیان بەیەکەوە بکەم دڵنیا نیم کە بڵێم لە سینەما بە تایبەت ئەمەوێ بۆ نواندن کارکەم نا ئەمێ بەشە جیازەکانی تری سینەما تاقیکەمەوانە بەڵام بۆ شانۆ هەر ئەکتینگە لەسەر هینەکەی پێشوو بکەم من بەڕای من ئەو شتێکی زۆر زیرەکیە لەو کە ئەو سینەما ئەخوێنێت و هێشتا هەوڵەیە ئەزمموی زیاتر بێ لە شانۆ لەبەرەوەی ئەگەر ملاحەزە بکەین ئەکتەرە هەرە بەناوبانەکانی جیهان کە ئاکتینگێکی زۆر جوان لە سینەماکەن دەرەکێت کە ئەکتەری شانۆن لەبەرێوی شانۆ فعلەن دایکی هەمویانە لە ئاکتینگە بۆیە کە ئەچنە سینەما یعنی زۆر بە ریلاکسی و جوانترین واندنەکەن چکە تۆ سەر تەختەی شانۆ زیندووە غەڵەتەکەی غەڵت ناکەی تەواوەوە تازە هیچ دووبارە ناکرێتەوە وەکو ڕەوەندی ژووتی ئەو ئەحساس و جۆش و خۆشی کە ئەی لەسەر تەختەی شانۆ چکە تۆ ئەبێ ئاخر کەسی بینێت بیبینێت و هەستی پێ بکە ئەوە واولی ئەکا یعنی لە ناخەوە ئەو ئاگری کە تیاتە لە نواندنە لەوانەیە لە سینەما کە کامێرەکە زۆر نزیکە ئەوە نییە بۆیە من ملاحەزەم کردو ئەکتەر هەرە بەناوبانەکانی جیهان کە ئاکتینگێکی زۆر جوانەکەن و چکە ئاکتینگی ڕاستەقینە زۆر کەم بۆتەوە یعنی لە سینەمایە سێرەکی ئەکتەری شانۆیە بۆیە وڵای شتێکی زۆر باشی کردەوە من دەستی خۆش بێت گوێری ئەزمموی ئەو برادرانەمان کە شانۆکار بوون و ئێستا لە فیلم و لە درامەکانە بەشدارن منە و شایەتی ئەم لەوانەیە کاکە سروشیشەوە بزانێت کەمترین ماندووبوونیان پێوە لەبەری ئەگەر ئەکتەرێکی شانۆ دانیشێ بلەوانەیە بە دوو سێ پێک ڕای کێشێت بەڵام ئەوانەیە کە ئەکتەری شانۆ دەبن لەگەڵ ڕێزمە بوویان مەبەستمەوە نییە لە بەهای ئەوان کەمەوە من ئەکتەر هەبووە لەگەڵ یا ئیشم کردو 47 ڕاکێشاوە 47 ئەیدا بەنامێ لەگەڵ یا بڕۆی بەڵام ئەکتەری شانۆ ئیشەکەی بە ئاسانترێتە دەرس ئەتوانێت کۆنتترۆلی وەزاکە بکە و لە ڕووی حیوار و لە ڕووی ئەحساسەوە و باشترە بۆ کارەکە بۆچی سینۆگرافیا بەردەوام لە کارەکەدا ئەخولایەوە ئەجوڵا ئەهات ئەڕۆشتە دەرەوە بەردەوام دیمەنەکان ئەگۆڕا لەگەڵیا لەم ئیشەیە تەرکیزێکی زۆر کرایە سەر سینۆگرافیا بۆ ئەوەی کە تەوزیف کرێت بۆ هەموو دیمەنێک ئەبینی هەنێرە دەرهێنەرەکان یاخود لە شانۆکارەکان کاتێک نمایشێک بکەن کوتلەیەک مفرەدەیەک لە شوێنێک دانن تەنها بۆ جوانی بەڵام زۆر گرنگە تۆی دەرهێنێت تۆی سینۆگرافر بتانی تەوزیف بەم کوتلێبی لە هەمان کاتا کوتلەیەک بینی مفرەدەیەک بینی لە بری ئیشێک چەند ئیشێکی تر ببەخشێت چەند ئیشێک بدات ئێمە کوتلێکمان هەیە
تقریبا 4 بۆ 5 وەزیفەیە هەیە بۆیە ئێمە زۆر جەختمان کردو سەر سینۆگرافیا جەختمان کردو سەر بابەتی مەوزوعی ڕنگ باشە بۆیە گرنگە سینۆگرافیا لە ئیشەکەمان و گرنگیە و لە هەرمۆنیەت هەیە لەگەڵ ئەکتەر لەگەڵ ئەدای ئەکتەرە ئەگەر باسی موزیکیشکەین بیرمان نەچێت موزیکیش بەردەوام لە دەقەکەیە و لە شانۆکەیە بەردەوام ڕۆحەتێکی زیندوی هەبوو چۆن کاتە سەر میوزیک کرابوو لەم دەقەیە واللهی مامۆساهێرۆ بەڵێ فەرمو خۆی دکتۆر کە چەند پارچەیەکی موزیکی خۆی اختیار کرده بوو مەسەڵەن بە تایبەتی چکە من بەڕاستی ئەو شتێکی زۆر باش و پرۆفشناڵانای بینم کە تۆ خاستن شاکارەکانیش کەسپیر زۆربەی کۆمپۆنیستەکان بە تایبەتی پارتیان موزیکیان بۆ هین تەلیف کردووە. چایکۆفسکی و پرۆکۆفیف یەکێکن لەو دوانە هەرە بەرەم یعنی بەناو بانگەکانی کە ئیشیان کرد بۆ ڕۆمیۆ جولێت هەردووکی لەم ئیشەیە هەیە و دواییش کە ئیسیعانەمان بە مۆتسارت کرد لە ڕکوێمی مۆتسارت کە بە تایبەتی ئەو بۆ مردنە من بەڕای من یعنی زۆر جان موزیک ئەمە تۆزە نزیکە لەو جەوەی ئەو دیمەنە نابێت تۆزە نزیک بێ ئەبێت لە ناو ڕۆحی دیمەنەکەی بێ ئەو پارچە موزیکە بۆیە اختیارکردنی موزیک یعنی کە دکتۆر طبعا زۆربەی اختیار کرده بوو لە ئاخریشە مۆتسارتەکەش کە اختیار کرا ڕکوێمەکە ئەبێت بە تایبەت بۆ ئەو دیمەنە بێت کە بەتاوەتی ڕۆحیەتی دیمەنەکە ئەو نەیتر جوانکە نەک یەک تۆز نزیک بێ لێ یعنی موزیک ڕۆڵێکی زۆر ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو لەم دەقە و لەم شانوەیە بەڕاستی من پێشەوەی یعنی حەزەکەم لەوەیە باسی ئەو بکەم دیمەنی مردنی جولێت پێشەوەی بێمەژورۆت دایمە ئەو بەشەی موزیکەکەی چاکۆفسکی من لە کاوالی زوای لەکردم چاوم پڕ بێ پێشەوەی بێمەدەر یعنی حازری ئەکردم بۆ دیمەنەکە لەبەرەوەی ئەو کۆمپۆنیستە گەورانە کە کاتێک بەڕاستی تەلیفێکەکەن یعنی ئەچنە ناو ڕۆحی دیمەنەکەەوە بەڕاستی بۆیە زۆر زۆر جوان بوو دینەکان یعنی اختیارەکان سپاس دکتۆر ویستت قسەیەک بکەیت وەڵام من چی دەربارەی سینۆگرافیا چی دەربارەی موزیک مامۆساهێرۆ باسی موزیکی کرد وەگە من تێبینێکی کەم ئێزافێکی کەم ماوێ بۆی بەڵام دەربارەی سینۆگرافیا ئەمە یعنی من و کاکشیراز کە دیزاینەری سینۆگرافیاکەی و خۆشببختانە ئەو ئیشی لەگەڵ کردین و ئیلهام بەخشیش بوو بە حقیقەت نەک تەنیا بڵێن هاوکارمان بووە ئیشی لە سینۆگرافیاکە کرد چەند جارێک ئێمە پێکەوە دائنیشتین باسمان لە ڕۆمیۆ جولێتە کرد و چۆن ئەو سینۆگرافیای بۆ بکە کاکشیراز جگە لەوەی تەکنیکارێکی باشە مرۆڤێکی داهێنەرە و سینۆگرافەرێکی باشی کوردستانەوەکە نەڵێم باشترینیان ئەوە ئەو چەمکەی من ئیشی لەسەرەکەم ئێمە پێشتر لە زریان ئیشمان کردووە پاشتریش لە کۆچبەران ئەو ئەنی با بڵێن بیر و هێزری من ئەخوێنێتەوە باشیش بەرجەستەیەەکە پێم گوت کە ئێمە لە ڕۆمیۆ جولێت کارەکەمان کاری دەرهێنان با بڵێن و نواندنیش بێگومان لەسەر بناغی شتێکە ڕۆکە پێ ئەوترێت شانەواندن یا بڵێن تیاترکاڵیتی تیاترکاڵیتی بە ئەنگلیزی بە عەرە بەڵێ تەمەسروح یا مەسرحە کوردەکە ڕەنگە شانەواندن نزیکتر بێ باشە ئەمە ئەم چەمکە چییە؟ ئەم چەمکە دیسانۆ چەمکێکی کۆنە بەڵام لە شانۆی مۆدێرنە چەمکێکی مایڕۆڵدیە ئەوش ئەوەیە کە هەرچی لەسەر شانۆەکەین نایشارینەوە شانۆیە ئێمە وەهم دروست ناکەین و وامەی ئەوەمان نییە کە بڵێن ئەمە واقعە یان شێوازێکی فۆتۆگرافیانەی واقعە نایشارینەوە ئەڵێن ئەوەی لەسەر شانۆیە ئەکتەرە فڵانکەس نییە ئەکتەرە بەڵام کەسایەتی ڕۆمیۆ یا کەسایەتی جولێت یا کەسایەتی دایک و باوکی جولێت ئەمە پیشان ئەدا نابێ بەوان پیژانێدا ئەمە لە هەمان شێوە لە سینۆگرافیاش هەمان چەمکە ئێمە لەبەرەوە سینۆگرافیەکە بۆمان گرنگ بوو لە پێشاوی خەڵک پیشانی بدەین کە ئێمە ئەیگۆڕین لە پێش چاو ئێوە ئەیگۆڕین ئەوەی کە ئەڵێن یعنی مەطبەخە شانۆیەکە کراوە ئاشکرایە پیشانە دەین چۆن لە هەمان کاتیشە ئەکتەرەکان ئاکتینیان یعنی یاریە لە ناو یاری من لەم ڕۆژانە کۆمنتێک بخوێن دەوەڵێ دەنگەدەنگی دیکۆرەکە کە ئەیگۆڕن بەڵێ ئەیگۆڕین با دەنگدەنگیشی بێت ئێمە نایشارینەوە ڕاستە ئەمە پەیوەندی بەستەیجەکەەوە هەیە بەڵام لە بیرمان نەچێت لای شێکسپیر شانۆ ئاوا بووە
لە شکسپیر یعنی هەموو شتێک خۆی شانۆگەرەکە کە دەست پێکە شانوێ لە ناو شانۆ ئەڵێ ئێمە لە بچاری بیرۆنا ئێمە ئەکتەرین لە شاری بیرۆنا ئەم نمایشتان پێشکەشەکەین لە کۆتاییشە ئەمرین شکسپیر خۆی وامان پێ ئەڵێ ئەمجا ئەمە لە ئەمە دەربارەیەوە ئەوەی مۆسیقا وەکو ماوسایرۆ ئاماژەی پێکرد لەم خۆشببختانە شانۆنامەی ڕۆمی و جوولێت بۆ بە سەرچاوی ئیلهام بۆی ببێ بە ئۆپرا ببێ بە بالێ لەلایەن چەند کۆمپۆزەرێکی بەناوبانی وەکو پرۆکۆڤیڤ و وەکو بەنچیکۆفسکی و ئێمە سوودمان لەو مۆسیقایانە بینی بە کارمان هێنان کە ڕاستەوخۆ بۆ ئەم کارە نووسراون باڵم بۆ بالیەکانی ڕۆمی و جوولێت. دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس ئەرکتان کێشا هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم. خۆشەویستان بەرنامەیەم هەفتەیەمان کۆتایی هات کە تایبەت بوو بە شانۆگەری ڕۆمی و جوولێت کە لەسەر تەختی شانۆی هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی نمایشکرا. خواتان لەگەڵ.